ئەمەش پێمان وایە گۆڕانکاری لێرە بەولاوە لە بەغدایە لە بۆ ئێرە دەکرێت لەبە هەندێک ئەوجارە ئەمنیش زۆر تەئیدی تەرشیحبوونی دکتۆر ڕادم کرد ڕاستیەکەی زۆر بریا لێرە نەبووایە نەوەک ڕوحی پێگەورە بی و هەندێک مەتعی بکەین ڕاستی لەو تەوتینان بەخۆم کە دەستی پێکرد بەڕاستی پێ تەوەقعم نەبوو گوتم ئەو بەچێ بەوانە دەکرێویش ئەوانە چون دەستیاندایە جارەشیش دەستخۆشیم لێ نەکردن هەتا ئیشیان گەیاندا نیوەی بردیانە پێش ئەوجا گوتم وڵات دەستان خۆشوی ئەو جاینەوەی پێش شەکەیان کرد ئەو ئیشیان کرد لەبەر هەندیان پێم وایە ینی کە دەستە باغدا دکتۆر ڕائەد ئیشی گەورەتر دەکا ئینشاءالله مەسەڵەن دەتوانی لە ڕووی دەستوری قسە لەسەر حیزبی چەکدار بکە لە کوردستانی کە کاریگەریەکی زۆرە ڕەنگە بتوانی تەوتینی ئەو قسە میمە تەوتینی بودجەی حیزبەکانی کوردستانیش بکە ئەوە ئەگەوەی بکە چۆن خەڵک هیچ ئیشی بە ئەوەی نامینێ بە دەسەڵات حیزبیش ئیش پێ نامی یعنی وەزع زۆر دەگۆڕی ئەوانە هەموو لە پێشن ئینشاءالله ئەو ئیشانەمان لە بۆ دەکا و سەرکەوتوو دەبی و دوعای لە بکەن سەرکەوتوو